وەکو هاوڵاتە هەرێمی کوردستان ئێمانە نزیکەوە وەکو زیرانێک تەماشا دەکەین کە هەڵبژاردنەکانی تورکیا کە تەیب ئەردۆغان دەچوو بەڕاستی ئەمە وەکو کورد بەڕاستی پێمان خۆش بێ کە چتر دەرچبایە وەکو کوردێک پێمان خۆش بێک دەرچبایە کە لە پێناو ئەوەی کە خزمەتی کوردی کردبە باش ئەوە لە پێنا ئەوەی کە خزمەتی تورک دەکاتن و پێشم خۆشە لەلایەکی کە اقتصادی تورکیای لاواز دەبیتن زارشکە هەرناستەوە. پێویستە ئۆردوغان کە دەرچووە بە سەوتی کوردی دەچووە لۆ کوردەکان شتێک بکاو شوێن و ڕێگایەک و حکومەشی زاتیان بداتێ ئەو شەڕشۆقە نەمینێ لەگەر پەکەش پێک بێ کوشتن بەسە کوشتنی بڕین پێویستە لەگەر پەکەش پێک بێ و پێویستە لۆ کوردەکان شتێکە کوردەکان حەقشیان لەو تووچایەیە خاشی وانە جێگای وانە پێویستە شوێنی کوردەکان دیاری بکاو حەقی کوردەکان بداتن و پێمان خۆشە دەرچووە هەر ئەو باشترە بەرەکەو لە قورئان و خوا نێزیکترە ئەویش کە لە خوای دوورە. باوەڕکە ئەو پێنجارەی داهاتوو چەند غەدری کردیە سێ ئەوەندە غەدر دەکاتەوە چکە کەیفی بەخۆ دێ.